بەیانی 73 ساڵەمەوەبەر هەواڵێک ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەت شاری مەهاباتی هەژاند. دەی خاکە لێوەی 1326 هەتاوی 29 لەسەر 30 ئاداری 1947 زاینی پێشەوا قازی محەممەد سەرۆک کۆماری کوردستان لە مەهابات لە چوارچرای ئەو شارە لە سێدارە درا. پێشەوا قازی محەممەد سەرۆک کۆماری کوردستان ئەبوڵقاسم سەدری قازی برای پێشەوا و حەمە سەعید خانی سەیفی قازی ئامۆزای پێشەوا بەهۆی ڕاگەیاندنی کۆماری کوردستان لە سێدارە دران. حکوومەتی پاشایەتی تۆمەتی پارچەکردنی ئێرانی لێدابوون. قازی محەممەد دامەزرێنەری حیزبی دموکراتی کوردستان بوو. لەگەڵ دامەزراندنی حیزبەکەی کۆماری کوردستانیشی ڕاگەیاند. کۆمارەکە دوای 11 مانگ کەوتە بەردەم پیلانگێڕیەکی نێوخۆیی و ناوچەیی. دوای ئەوەی یەکێتی سۆڤیەت لەسەر کێرگەکانی نەوتی باکووری ئێران لەگەڵ ڕژیمی پاشایەتی ڕێکەوێت، هێزێکی زۆری وشکانی و ئاسمانی پەلاماری کوردستانیاندا. ئەگەرچی ئەحمەد قەوام سەڵتەنە سەرۆک وەزیرانی ئەو کاتی ئێران بەڵێنی بە پێشەوا دابووکە ئازاری کەس نادات و تەنانەت بەشەکانی دیکەی کوردستانی ئێرانیش دەخاتەوە سەریەک و ئیدارەیەکی کوردی ڕادەگەیەنێت، بەڵام بە پشتیوانی تەواوی بەریتانیا و لە بێدەنگی سۆڤیەت هێزرەوانەی ناوچەکرا. ئیتر ڕژیمی پاشایەتی بە پشتیوانی سۆڤیەت و بەریتانیا و ئەمریکای بەشدارە نوێیەکەی ناوچە کۆماری کوردستانیان هەڵوەشاند و پێشەواکەشیان لە سێدارەدا. باشێکی زۆر لە مێژوونووس و لێکۆڵەرە ناسیۆنالیستەکان پێیان وایەکە ئاڵا و پێشمەرگە و پەرلەمان سێ کوچکەی نەگۆڕی کۆماری کوردستان بوونە و ڕادەستکردنی ئاڵای کوردستان لەلایەن پێشەوا قازی محەممەد بە مەلا مستەفا بارزانی نەمر وەکو دەستێکی ئەمینی نیشتیمان پەروەر درێژە پێدان بەو ڕێگەیەکە ئەمڕۆ ناسپەی هەر بە ئامانج دەگات.